ڕەمزی نافع جۆمەرگەکەی ڕێگەی کوردایەتی ساڵی 1940 ئەڵمانیای نازی لە دۆخێکدا بوو کە پێویستیەکی گەورەی بەوزە هەبوو، هەر بۆیە چاوی تەماحی لەو ناوچانەی جیهان بڕی بوو کە وزە و نەوتی خاویان تێدایە. ئەڵمانیا دەیویست لە پاڵ جەنگە گەورەکانی خۆیدا هەندێک لە هێزەکەی بەرەو یەکێتی سۆڤیەت و ئەفریقا و چەند ناوچەیەک بنێرێت بۆ بەدەستێنانی ئەم وزەیە. لە پاڵ ئەم ناوچانەشدا کوردستانی ژەبوو، بەڵام کوردستان ئەو کات لە ژێر دەسەڵاتی ئینگلیزەکاندا بوو. ئەم دۆخەوا دەکات ئەفسەرێکی هەواڵگری ئەڵمانیا بە ناوی گۆتفرێد یۆهان میولەر ڕۆژەیەک بۆ ئەوەدەرنانی ئینگلیزەکان لە کوردستان ڕێک بخات تاوەکو بتوانێت نەوتەکەی کوردستان بۆ ئەڵمانیا بنێرێت. میولەر نەخشەی ئەم پیلانەی لە ئیستانبولدا دەڕێژێت، هەموو ئەنجامانی ناوتیمی پرۆژەکە دەستنیشان دەکات جگە لە یەک کەس. پرۆژەکەش ناو دەنێت کردەوەی ماموت کە مەبەست لەم ناوە ناوی مەحموودە، واتە کردەوەی شێخ مەحموودی حەفید، بەڵام لەبەر ئەوەی کارەکە هەواڵگری بوو ناوەکەی کەمێک گۆڕی بوو. تیمەکەی میولەر یەک کەسی کەم بوو، ئەو کەسەش پێویست بوو کوردێک بێت تا هاوکاری جوگرافی و کۆمەڵایەتی و مێژوویی بدات بەوان و کارەکە ئاسان بکات. ئەبێ بوونی ئەو کووردە پلانەکە جێبەجێ نەدەکرا. میولەر دوای گەڕانێکی زۆر گەنجێکی شاری هەولێر دەدۆزێتەوە بە ناوی ڕەمزی نافع. ڕەمزی نافع گەنجێکی شاری هەولێر بوو، لە ساڵی 1970 لەدایک بوو، لە هەولێر و کەرکووک و بەغداد خوێندوویەتی، دواتر لە بەیروت و ئیستانبول قۆناغی زانکۆی تەواو کردووە. دکتۆر مکەڕەم تاڵەبانی لەبارەی ڕەمزیەوە دەڵێت پێش حرەکاتی ڕەشید عەلی ڕەمزی لە کەرکووک بوو، لەو کاتەدا ئەندامی پارتی هیوا بوو، لە مەکتەب زوو یەکتریمان دەدی ڕەمزی کوڕێکی باش بوو، کوردایەتی دەکرد. میولەر بۆ ڕازیکردنی ڕەمزی بەم کارە هەواڵگریە بەڵێنی دروستکردنی دەوڵەتی کوردی پێدەدات، بەڵێنێک کە هەموو کوردێک لە ئاستیدا چۆکدا دەدات. میولەر بە ڕەمزی دەڵێت من لە خودی جەنابی هیتلەرەوە ئەو بەڵێنم بیستووە و ئێمەی ئەڵمان ئەو کارە دەکەین. هەستی کوردایەتی وا لە ڕەمزی نافع دەکات ببێتە ئەندامی تیمەکە. دواتر لەگەڵ تیمەکەدا دەچنەوە بۆ ئەڵمانیا بە مەبەستی مەشق و ڕاهێنان. پاش چەند مانگێک تیمەکە بە مەبەستی جێبەجێکردنی پلانەکە بە فڕۆکەیەک بەرەو ئاسمانی کوردستان دەفڕن. ئەم تیمەی میولەر لە 4 کەس پێگات بوون. میولەر خۆی سەرۆکی تیم بوو، ڕەمزی نافع چاوساغ و شارەزە لەگەڵ 2 ڕۆژهەڵات ناستا کە پێشتر لە تاران مامۆستا بوون. کاتێک فڕۆکەکە لە ساڵی 1943دا دەگاتە ئاسمانی کوردستان دەکەوێتە هەڵەیەکی گەورەوە. ئامانجی ئەوان دەشتی بتوێن بوو، بەڵام 200 کیلۆمەتر ئەملاتر لە دەشتی مووسڵ دەنیشێتەوە. میولەر دەڵێت هەر سەرەتا چەند پرسیارکردنێک لە خەڵکی ناوچەکە بەس بوو بۆ ئەوەی دڵنیا ببمەوە کە بە هەڵەدا بەزیوین. بەم جۆرە لە ترسی بۆسەی ئینگلیزەکان بەرەو هەولێر هەڵدێن بەو ئومێدەی لەوێ بچنەوە تورکیا و لەوێشەوە ئەڵمانیا، چونکە لە هەڵاتنەکەدا تەواوی پارە و بۆکسی نهێنی زانیاریەکانی بەجێهێشت بوو. ئەم شتانەش کەوتبوونە دەستی ئینگلیز و پلانەکەیان ئاشکرا بوو. ئینگلیزەکان بڕی 1000 دینار وەک خەڵات دیاری دەکەن بۆ ئەو کەسەی تیمەکە بدۆزێتەوە. ئەم تیمە بۆ ئەوە هاتبوون وا لە کوردەکان بکەن دژی ئینگلیزەکان ڕاپەڕن، بەڵام کاتێک قسە لەگەڵ یەکەم کورددا دەکەن بۆ دەرباسکردنیان دەیان فرۆشێت. لەبریەوەی بە قاچاق بیان باتە تورکیا ڕادەستی ئینگلیزیان دەکات، چونکە ئەو پارەی میولەر پێشنیاری کردبوو کەمتر بوو لە 1000 دیناری دیاری ئینگلیزەکان. شارەزایان دەڵێن گەر میولەر 1001 دیناری بدایە ڕزگاری دەبوو. بەم جۆرە تیمەکەی ڕەمزی نافع ڕەوانەی بەغدا دەکرێن بە مەبەستی دادگاییکردن، لەوێ سزای هەتاییان بەسەردا دەدرێت. بەڵام پاش تەوابوونی دووەم جەنگی جیهانی تیمە ئەڵمانیەکە ئازاد دەکرێن، بەڵام بەبێ ڕەمزی نافع. ڕەمزی دوای ماوەیەک لە زینداندا تووشی نەخۆشی دەرونی دەبێت. کاتێک دەزانرێت دۆخی بەو جۆرەیە ئازادی دەکەن، بەڵام دۆخی خراپی ڕەمزی لەسەر کۆڵانەکان وا دەکات ڕەمزی تەمەنی درێژ نەبێت و لە ساڵی 1949دا کۆچی دوایی دەکات. میولەر کە خاوەنی بیرۆکەی پرۆژەکەیە و سەرۆکی تیمەکە بوو، یادەوەریەکانی لە کتێبێک دانووسیوەتەوە بەناوی لە ڕۆژهەڵاتی گەڕگرتوودا. یەکەم دێر لەو کتێبەدا نووسراوە بە یادی ڕەمزی. میولەر خۆشەویستی و سەرسامی خۆی بۆ ڕەمزی لەو کتێبەدا ناشارێتەوە، چونکە ئەو بە کورتپەروەرێکی عیارە 24 دادەنێت. هەر لەبەر ئەم هۆیەش میولەر لە ساڵی 1992دا سەردانی کوردستان دەکا و
دەچێتە ماڵی کەسوکاری ڕەمزی لە کتێبی ڕۆژهەڵاتی گەڕگرتوودا وێنەیەکی ڕەمزی نافعدانراوە و لە ژێری دانووسراوە یادی ئەم برایەتان بکەنەوە. ئێمەش لە کۆتایی ئەم راپۆرتەدا وێنەیەکی ڕەمزی نافعدادێنین و دەڵێن یادی ئەم برایەتان بکەنەوە.